نابێت هاتنی ئەردۆغان بۆ لەشکرکێشی زیاتری تورکیا بێ بۆ ناو خاکی هەرێمی کوردستان. با هەموو بە یەک دەنگ هاوارکەین، نابۆ هاتنی ئەردۆغان، نابۆ هێرشی دەوڵەتی تورکیا، نابۆ فاشیزم. هاتنی ئەردۆغان بۆ باشووری کوردستان جارێکی تر گەیاندنەوەی پەیامی داگیرکاری و جینۆسایدکردنەوەی باشووری کوردستانە. ئەم ناوچەی ئێمە لە شڵەژانێکی گشتگیردایە بەرەو نائارامی و نائستیقراریەتێ، لەبەرەوە هەر هێرشێکی تورکیا بۆ ئەم ناوچەیە نائارامی و استیقراری ئەم ناوچەیە زیاتر دەکات، بۆیە ئێمە هەمومان دژی هێرشەکانی تورکیاین بۆ هەرێمی کوردستان. نا بۆ شەڕ و داگیرکاری، نا بۆ هاتنی ئەردۆغان بۆ هەرێمی کوردستان و عێراق. تورکیا یەک ئامانجی هەیە، ئەویش داگیرکاریە. ئێمەش دژی داگیرکارین لە هەر شوێنێکەوە بێت. یەکدەنگی و یەکهەڵوێستی تەنیا ڕێگەی مانەوە و سەرکەوتنمانە. با هەمومان بە یەک دەنگ بڵێین نا بۆ لەشکرکێشی دەوڵەتی داگیرکاری تورک. هەموو بە یەکدەنگ دەبێ بڵێین نا بۆ هاتنی ئۆردۆغان، نا بۆ لەشکرکێشی بۆ سەر کوردستان. دەبێ دەسەڵاتی باشووری کوردستان بە توندی بەوە بوەستێکە نا بۆ ئۆردۆغان، نا بۆ لەشکرکێشی. هێرشی ئەم جارەی تورکیا کە نزیکە بکرێت وەکو هێرشەکانی پێشوو نابێت، تەماحی تورکیا زۆر زیاتر لەوەی کە هەیە، هاوکاتە شێوێ منطقەکانی سلێمانی کۆنتڕۆڵکەوی ئاسازشی لەگەڵا بکەن. من پێم وابێ خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی هەق نییە بە هیچ جۆرە سازش لەسەر ئەوە بکەن کە جێشی تورکی جارێشکە لەشکرکێشی بکاتە سەر هەرێمی کوردستان، چونکە ئەگەر ئەوەشکەن دڵنیا بن تورکیا بەر و تەماحانەی هەیەی ئەو عوسمانیە نوێیانەی کە ئەنەوێ کۆنتڕۆلی کوردستان بکەن بەوە ناوەستێ. خۆ ئەگەر تورکیا بچووکترین و سەرەتاییترین خێری تیا با بچە حەقی کوردەکانی تووشیا بدا بە کوردەکەی هەر بەلانی کەماوانێ مافی زمانیان باتێ. لەبەرەوە ئەرچی خەڵکە کە ڕوبەڕووی ئەو هێرشە بێتەوە ئەرچی هێزە سیاسیەکانە کە سازش لەگەڵ تورکیا دەکەن. ساڵانێکی دوور و درێژە دەوڵەتی تورکیا خەریکی داگیرکاریە لە باشووری کوردستانە. ئەم تهدید و هەڕەشانەی ئەخێریش بۆ جارێکی کە هاتنە ناو قوڵایی زیاتری باشووری کوردستان، داگیرکاریەکە کە خەڵکی ئێمە لە باشووری کوردستان نابێ قبوڵیکە و هەڵوێستی لەسەر بگرن. نابۆ داگیرکاری، نابۆ داگیرکاریەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا لەسەر باشووری کوردستان. لەشکرکێشی تورکیا ئەنفالێکە کە لە نوێوە دەست پێ دەکات. بۆیە هیوادارم بە هەموو لایەک بەر بە و لەشکرکێشە بگرین، بۆی لێرەوە نقطەیەک دابنین بۆ جینۆسایدی کورد لەلایەن تورکیاوە. مەرامی هاتنی ئۆردۆغان بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بە نیەتی هەڵگرستانی شەڕێکی تر دژ بە نەتەوەی کورد. بۆیە من وەکو هاونیشتمانەیەکی باشووری کوردستان دژ بە هەر لەشکرکێشیەکەم بۆ سەر خاکی کوردستان و بۆ سەر عێراق.